هەروەها کۆمپۆستکردن، دەردانی میتانی و گازی گەرمخانەی لە زبڵخانەکان و شوێن پێی کاربۆن کەم دەکاتەوە. خاک دەوڵەمەند دەکات، یارمەتی ڕاگررتنی شێ دەدات و نەخۆشی و زیانبەخشەکانی ڕووەک لەناو دەبات. پێویستی بەکارهێنانی پەینی کیمیایی کەم دەکاتەوە و دەتوانرێت جێگرەوەیەکی باش بێت. هانی بەرهەمهێنانی بەکتریا و قارچکی سوود بەخش دەدات کە مادە ئەندامەکان دەشکێنن. بۆ دروستکردنی هیوموس کە مادەیەکی دەوڵەمەندە و پڕە لە مادە خۆراکیەکان، هێشتنەوەی ئاو لە خاکەکاندا بەرز دەکاتەوە. جیاکردنەوەی کاربۆن دابین دەکات، دەبێتە هۆی بەرزبوونەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان. خاوەنی ڕێژەیەکی زۆر باشە لە هۆرمۆنی گەشە وەک ئۆکسجین کە دەگاتە لە 90%. ئەمەش دەبێتە هۆی جوڵاندنی گەشەی ڕووەک.